کە بەرامبەر بە یەکتری ئەوەندە تونند و تیژ بن سەبەبەکە ئەوەیە کە بڕیان بەم فرەدیدیە لە سەرەتاوە نەبووە. ئێمە بڕامان بەم فرەدیدیە هەیە چونکە خەڵکی لە چۆنیەتی تێگەیشتن و ڕادەی پابند بوون و چۆنیەتی گەیاندنەوەی جیاوازن لەبەرەوە فرەدیدیەکە بەشێکە لە ئیسلامەتیە. بۆیە ئێمە لەگەڵ باڵ و خەتە جیاوازەکانی مەدرسەی سەلەفیە کە هەمویان بەبێ ئیستیسنا برامانن بما فيه مەدخەلیەکان و على رأسهم دکتۆر عەبدولەتیف بە برای خۆمانیان نەزانین بە مسلمانیان نەزانین نوێژیان لە دواوەکەین ئەوان بە مبتەدیعمان نەزانن ئێمە ئەوان بە مبتەدیع نازانین نوێژ لە دوامانەوە ناکەن ئێمە نوێژیان لە دواوەکەین لەسەرمان ناکەن و ئێمە لە سەریانەکەینەوە ڕۆژە لە ڕۆژانیش بەخوا دەسەڵاتمان هەبوو بێ بەرگریمان لە یەک مسلمانێک کردو کە لە دوهۆک لە زاخۆ هەستمان پێ کردووە لە ژێر زەختایە هەر وەختێکیش خوای گەورە ئەم قووەتەی بۆ ناردینەوە بەخوا لە لامان سۆفی و سەلەفی و ئیخوانی و کۆمەڵ و یەکگرت و هەرچی کەسێک کە هەیە مادام ئەهلی مزگەوتە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێک بەردەوام هاتوو چۆی مزگەوتی کرد شاهیدی بۆ بدەن کە ئەهلی ئیمانە. ئێمەوانە بە ئەهلی ئیمان نزانین. ئێمە بە پێی سێ مەزهەبەکەیان نوێژنەکەرەکەی کە نایە بۆ مزگەوت هێشتا بە کافرماندانە ناوە بە کافری نازانین بە تەئکید ئەوانی ناو ئەهلی مزگەوت بە مسلمان نەزانین. اینجا مەسەلەی کوفر بە تاغوتەوە جزئێکە لە شرائیتی ئیمان و ڕوونکردنەوەی ئەوێ هەیە جاهیلە و هەیە جەهلەکەی مڕەکەبە و هەیە نازانێ اینجا هەیە گومڕابووە لەبەرەوەی یەکێک بۆی فتوای بۆ داوتێتی ئەمە ئیسلامەتیەکە بەڵام فێر ببین گەڕێن و بە دوای دەلیلەکانە